ژمارە سێ ژمارە سێی مانجی تەمموزە لە مانجی تەمموز دەرچووە. کۆمەڵێک بابەتی گرنگی تێدایە، کۆمەڵێک بابەتی بەڵگەنامەی مێژوویی و بابەتی ڕۆشنبیری دیکۆمنت پارێزی تێدایە. بە گرنگمانزانی ئەو گۆڤارە لە ژمارە سێ بینینە ئەو ئێرکوانە زیاتر لەبەر ئەوە بوو ئێمە خوێندنەوەیەکی سەرەتایی بۆ بکەین و جێ لەو پێشنیار و ڕەخنانەش بگرین، چونکە بە هەڵبەتە هەموو پرۆژەیەکی هونەری و ئەدەبی بە ڕەخنە و پێشنیار پێش دەکەوێت. ئەمە بە بەردەوامی پەیمانمان بە شۆیدایانی دیکۆمنت و دیکۆمنت پارێزیدایە ژمارە لە دوو ژمارە بە دڵنیایی دیکۆمنت پێش دەکەوێت و بەردەوامیش دەبێت. لە 168 لاپەڕ پێک دێ، لەوانەیە نزیکی 17 ڕۆژنامەنووس و نووسەری گەورە لەم ژمارەیە بەشداریان کردیان. بەڵگەنامەی مێژووی گرنگی تێدایە بەڕاستی